ئەمڕۆ 828 ساڵ بە سەرکۆچی دوای سوڵتانی سەرکەوتوو سەلاحەدینی ئەیوبیدا تێدەپەڕێ. ئەو حکومڕانن دادگەرەی کە دوژمنەکانیشی بەڕێزەوە باسی دەکەن و پەسنی دانایی و جوامێری و دڵفراوانی دەکەن. ئەوەش لە قۆناغێکی مێژوویدا ڕوویدا کە خۆرهەڵاتی ئیسلامی بە هەلومەرجێکی دژوار و ناهەمواردا تێدەپەڕی. ئێمە ئەمڕۆ لە کاتێکدا یادی کۆچیە و سەردارە مەزنە دەکەینەوە کە خۆرهەڵاتی ئیسلامی تووشی هەمان نەخۆشی و پەرتەوازەی سەردەمی سەلاحەدین بۆتەوە لە دووبەرەکی و بێهێزی و سەرقەبڵاندنی بنەماڵە و سەرکردەکانی لەلای هێزە داگیرکەرەکانی خۆراوە کە ئەو شۆڕە سوارەی ئیسلام و کورد تەمەنی خۆی لە پێناوی یەکخستنی ناوچەکە و ئازادکردنی لە دەستی داگیرکەران بەخشی و کارێکی مەحاڵی وای ئەنجامدا کە مێژوونسان دەیبەنە ئاستی مۆعجیزەیەکی مێژوویی. بەڵام دوجار ئەوەی با دڵسۆزیەوە ژیانی لە پێناوی استراتیژێکی پیرۆزدا تەرخانکە دەتوانێت نمونەی بەرزی لەو شێوەیە پێشکەش بکە. ئازموونی دەوڵەتی سەلاحەدین نمونەیەکی گەشە لە سەرکەوتووی سیاسی و سەربازی و ئابووری و فەرهەنگی گەلانی موسڵمانی ناوچەکە. ئەوەی کەسایەتیە و سەردارە گەورەیە لەوانی ترجا دەکاتەوە ناوبانگە پڕ لە سەروەریەکەیەتی کە دوژمنانی داگیرکەری خۆراوایی سەردەمی ئەیوبی شاهیدی لەسەر دادگەری و دڵفراوانی و ئاشتی خوازی و خۆنەویستی ئەو جوامێرە دەدەن. گەلانی موسڵمانی خۆرهەڵاتیش تا ئەمڕۆ شاهیدی لەسەر دڵسۆزی و خۆتەرخانکردنی ژیانی ئەو سوڵتانە گەورەیە دەدەن بۆ برایەتی و یەکڕیزی و نەهێشتنی جیاوازیە مەزهەبیەکان، بۆ ڕوبەڕووبوونەوەی داگیرکەران و پاراستنی عەقیدە و نیشتیمانی هەمووان. مەخابن لەم ڕۆژەدا کەم نین ئەوانەی با پێوەرەکانی دوای جەنگی یەکەم و دووەمی جیهانی و یاسا نێودەوڵەتیەکانی کۆمەڵەی گەلان و نەتەوە یەکگرتوەکان مێژووی سەدان ساڵ لەمەوبەر دەپێون و گلەی لەوە دەکەن کە بۆچی ئەیوبیەکان دەوڵەتی کوردستانیان دانەمەزراندووە کە ئەوانە نە ئاگاداری مێژوون کە تا ئێستاش بە ملیۆنان کورد لە خۆرهەڵاتی ناوەڕاستە بەهۆی دەوڵەتی ئەیوبی کوردەوە لە شام و فەڵەستین و میسر و سوودان و یەمان نیشتەجێن. ئەوەش نیشانەی سەرکەوتووی ئەو دەوڵەتە و سیاسەتەکانیەتی بە پێی شێوازی کارگێڕی سەردەمی خۆی. دەوڵەتی خاوەن سنووری چەسپا و تەمەنی لە 100 ساڵ تێناپەڕێ، ئەویش بە پێی ئەو پێشکەوتنە کارگێڕی و یاسایەی کە ئەمڕۆ جیهان لەسەری دەڕوا کە پێی دەوترێت بنەماکانی یاسای نێودەوڵەتی و ڕێزگرتن لە سنووری وڵاتان کە ئەوە لە سەردەمەکانی کۆندا نەبووە، بە دەیان دەوڵەتی ناوداری شەروەک و ئەیوبیەکان دروست بوون و کۆتاییشیان هاتووە. بەڵام ئەم ئەزمونەی کە مرۆڤایەتی پێیگەیشتووە بۆ ئیدارەدانی وڵاتان لە هەڵبژاردننی پارلەمان و شەرعیەتدان بە حکوومەت و ئازادی سیستەمی دادوەری لا وڵاتدا و بە نیشتیمانیکردنی هێزە چەکدارەکان و ئابووری شێوازی پێشکەوتووی ئەمڕۆیە کە لەسەر بنەمای شایستەیی کەسەکان بەڕێوەبەرەکانی وڵات دیاری دەکات کە ئەگەر دوای کۆچی سەلاحەدینی ئەیوبی بەم پێوەرەی ئەمڕۆ کەسە شایستە و بەتوانەکان جێگایان بگرتایەتەوە لەوانە بوو سەدان ساڵ ئەو دەوڵەتە حکومڕانی بکردایە. گەرچی ئەمڕۆ مرۆڤایەتی قۆناغی حکومڕانی خێڵەکی و کەسایەتیە کاریزمیەکانی بەجێهێشتووە، بەڵام مخابن لەم سەردەمە پێشکەوتووەدا گەلی ئێمە گرفتاری پەتای حکومڕانی کاریزمی و خێڵەکیە کە باوەکو سەرکردەی بەهێزیشی تێدا بێ. بەڵام سەرنجامی ئەو جۆرە حکومڕانیە چاکە کەسی و تێکەڵەیە کە هەموو دەسەڵات دەخاتە دەستی کاریزمایەک شکست و لە ناوچوونە، هەروەکو مێژووی ئەو جۆرە دەسەڵاتانە لەو وانەیە زیاترمان پێشکەش ناکات.